رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی ئەو کارانم پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئاکادمیای زانستە کۆمەڵاتیەکانی ڕێبەر ئۆجەلان کە لە ساڵی 2020ەوە دامەزراوە لە هەوڵی ئامادەکردنی بەڵگە فیلمێکە سەبارەت بە پلانگێڕی نێودەوڵەتی دژی ڕێبەری گەلی کورد. ماوەی بەڵگە فیلمەکە سیخولەکە و باس لە کاریگەری بیرۆکەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لەسەر گەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان دەکات. ئاکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی ڕێبەر ئۆجەلان لا نووسەران و ڕۆشنبیران و توێژەران پێکاتوە کار لەسەر بڵاوکردنەوەی دیزگاکانی بەڕێز ئۆجەلان دەکات تا ئێستا و چەندین پەرتووکی بە زمانی عەرەبی و کوردی چاپ کراوە. لە ڕۆژانی 12 و 13 تشرینی یەکەم لە کۆبانی با دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری سیاسی بۆ کێشەی کورد و با ڕۆحی گەنجانەوە شەڕی ئازادی بەسەرکەوتن دەگەێنین پێنجەمین فەستیڤاڵی شەهید باوەڕ ئاگەر بەڕێوە دەچێت. لە فەستیڤاڵەکەدا فیلمێک لەسەر ژیان و تێکۆشانی شەهید باوەڕ ئاگەر نمایش دەکرێت. گروپی جودی، گروپی گەنجانی شۆڕژگەر، گروپە ئاوازخوانەکان، گروپی شانۆی باوکی تەیار، گروپی گۆڤەند، ئاوازی یەپەگە و ئایجان کۆبانی و هونەرمەند حەسەن دیرەکی هونەرەکانی خۆیان پێشکەش دەکەن. یەکێتی گەنجانی شۆڕژگەر و یەکێتی ژنانی گەنج لە بەیاننامەیەکی هاوبەشدا داوایان لە دانیشتوانی کانتۆنی فرات کردووە بەشداری لە فێستیڤاڵەکە بکەن. تۆلای حاتم موغڵاری هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دادپەروەری دەم پارتی بەشداری کۆبوونەوەی گەلی نەجەدەکەی لە ستراسبورگی فەڕەنسا کرد. ڕۆژەوی دەم پارتی و ناخشا ڕێگای پرۆسەی داهاتووی باس کرد. حاتم موغڵاری تیشکی خستە سەر تێکۆشان و کامپینەکان دژی قەیرانی ئابووری، فشار و گەندەڵی و بە تایبەت سەرنجی خستە سەر کامپینی نان و دادپەروەری. حاتم موغڵاری ڕایگەیاند گەورەترین بێدادی لە زیندانەکاندایە و هەروەها ئاماژەی بەوە کرد گرنگترین ڕۆژەویان گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کوردە و وتی گەلی کورد لە چوار پارچەی کوردستان خەباتی ئازادی دەکات. لەم خەباتەدا بۆ ستاتۆیەک کە مافی هەموو گەلەکە کار دەکات. ئێمەش دەڵێن ئەگەر دەرگاکانی ئیمراڵی بکرێنەوە و بە شێوەیەکی جددی خزمەتی ئاشتی دەبێ. لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە ئاشتی هەیە. کۆمەڵەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان بە بەیاننامەیەکی نووسرا و پشتیوانیان لە هەنگاوی کاتی تۆڵەسەندنەوەیە کرد کە لەلایەن کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەڵەی گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێ کردووە کە ژار جەختی لا گرنگی ڕۆڵی ژن و گەنجان لا کۆمەلگادا کردووە و ڕایگەاندووە هەنگاوی کاتی تۆڵەسەندنەوە لەلایەن کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەڵەی گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێ کردووە و لە ماوەیەکی کورتدا دەنگێکی مەزن و چالاک و بەرفراوانی هێناوەتە ئاراوە. ڕژیمی ئێران با شێوەیەکی درڕندانە هێرش دەکاتە سەر ژنان و گەنجان، بەڵام ژنان و گەنجان و تەواوی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تەنانەت بۆ ساتێکیش نەترسان و پاشەکشیان نەکردووە. لە کۆتایی بەیاننامەکەدا کەژار داوای خاوەندارێتی هەنگاوەکەی کردو دەڵێت هەموو شەهیدانی ژنجیان ئازادی با ڕێز و سوپاسەوە یاد دەکەینەوە و ڕای دەگەێنین بۆ ئەوەی تۆڵەی هەموو ئەو ژن و گەنجانە بکەینەوە لەلایەن دەسەڵاتداری گەندەڵەوە کوژراون پشتیوانی خۆمان بۆ هەنگاوی کاتی تۆڵەسەندنەوە دەردەبڕین. باپەی هەواڵی گەیشتووی بە ناوەندی هەواڵی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان کاسبکارێکی خەڵکی شاری بۆکان بە ناوی یوسف دەشتی با تەقی هێزی ئەنتزامی ڕژیمی ئێرانەوە گیانی لەدەستدا. سەرچاوەیەکی ئاگادار لەو بارەیەوە دەڵێت ئەم قەتڵە حکومیە کە لە نێوان بۆکان و مەهاباد ڕوویداوە هێزەکانی ڕژیم با گۆمانی ئەوەی ئەم ئۆتۆمبیلە هەڵگری باری خواردنەوەیە بەبێ ئاگادارکردنەوە ڕاستەوخۆ دەیدەنە بەر دەستڕێژی گولە و یوسفیش کە فیشێکی بەرکەوتووە ماشێنەکەی هەڵدەدێرێ و گیانی لەدەست دەدا. هەروەها ئەم سەرچاوی زیادی کردووە دوای دۆزینەوەی کارتۆنێک تووتنی نێرگەلا کە لە ناو ئۆتۆمبیلەکەدا بووە. هێزە ئەمنیەکانی ڕژێمی ئێران با بنەماڵی کوژراویان ڕاگەاندووە کە بە مەرجێ تەرمی کوڕەکان ڕادەست دەکەن کە ڕای بگەێنن باری یوسف خواردنەوەی ئەلکۆلی بووە.
مامۆستا محەممەد خزرنژاد مامۆستای ئاینی کورد و لە دەست بەسەرکراوانی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لا بۆکان لە زیندانی ناوەندی ورمێەوە گوازرایەوە بۆ زیندانی ناوەندی سنە. بنەماڵی ئەم زیندانی سیاسیە دانیشتووی شاری سنەن و هەر بۆیە لە چەند مانگی ڕابردوودا تاوای کردبوو بیگوێزنەوە بۆ زیندانی ناوەندی ئەم شارە. ئەم مامۆستا کووردە لە ناوەڕاستی سێپتامبرەوە وەک ناڕزایەتیەک بۆ ماوەی 12 ڕۆژمانی لە خواردن گرتو. لە ئاکامدا گوازرایەوە زیندانی ناوەندی شاری سنە. ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئێران گەیشتە بەیروتی پایتەختی لوبنان بڕیارە لەگەڵ سەرۆک پەرلەمان و حکوومەتی کاربەڕێکەری ئەو وڵاتە کۆ ببێتەوە. ئەم سەردانە لە کاتێکدایە ئیسرائیل بەردەوام هێرش دەکاتە سەر بەیروت. میدیا عەرەبیەکان لەبارەی گەیشتنی عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران بۆ بەیروتی پایتەختی لوبنان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە دەڵێن عەراقچی لە ئەینتینە لەگەڵ نەجیب بیری سەرۆکی پارلەمان کۆ دەبێتەوە و هەروەها بڕیارە لەگەڵ نەجیب میقاتی سەرۆکی وەزیرانی کاربەڕێکار کۆ ببێتەوە. ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئەمڕۆ لاوتاری هەینیدا ڕایگەیان ئێمە بەهێز و با بڕیارێکی تەواوەوە ڕوبەڕووی هەر هێرشێکی ئیسرائیل دەبینەوە و تیشی گەلی فلستین مافی تەواوی ئەوەی هەیە لا دژی ئیسرائیل ڕاپەڕین ئەنجام بدات. ئیسرائیل هێرشێکی نوێی چڕی بۆ سەر باشووری بەیروت دەست پێ کردووە و هاشم سەفێدین کاندیدای حیزبوڵای بۆ جێنشینی حەسەن نەسرۆڵاش کردووەتە ئامانج و کوشتی. دانیشتوانی ناوچەکە ڕایانگەیاندووە کە لە دوای پەرەسەندنی گرژیەکان دەنگی تەقینەوەی ئەمڕۆ و بردومانەکانی ئیسرائیل یەکێک بۆ لە بەرزترین دەنگە تەقینەوەکان. با پێی کاناڵی چواردەی ئیسرائیل هێرشەکە بۆ سەر هاشم سەفەدین سەرۆکی ئەنجومەنی جێبەجەکاری حیزبوڵا و کاندیدی جێگرەوەی حەسەن نەسرۆڵا بووە و کراوەتە ئامانج. ئیسرائیل جیا لەوەی ڕۆژانە لا ڕێگەی فڕۆکەوە خاکی لوبنان بردومان دەکات ماوەی چەند ڕۆژێکیشە لا ڕێگەی هێزی زەمینیەوە چوەتە ناو خاکی لوبنانەوە و هێرشی دەست پێ کردووە بەو هۆیەوە سەدان کەس کوژراون و بریندار بوون و هەروەها 100,000 هاوڵاتیش ئاوارە بوون. ئەمڕۆ 28 ساڵ بەسەر یەکێکی دیکە لە خیانەتەکانی پەدەکەدا تێدەپەڕێت. ئەوی شەیدکردنی کاوە عەلی ساڵح ناسراو بە دکتۆر سیروانە لەگەڵ چوار هاوڕێیدا. شەید سیروان ئەو لاوە بوو کە لەگەر بەربڵاوبوونی لق و پۆپەکانی تەفگەری ئازادی بە هەر چوار پارچەی کوردستاندا بوو بە بەشێک لەو تێکۆشانە و لە سەردەمێکدا کە کوردستان بە قۆناغێکی سەخت و دژواردا دەگوزەرا ئاڵای شۆڕشی دیموکراتی بەرز کردەوە و لە دوای خۆشی ئێستا گەنجان درێژە بە تێکۆشانەکەی دەدەن. هاوکارانمان لەم بارەیەوە دۆسیەکیان ئامادە کردووە با گوێی لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەدا بمێنن لا خێر و خۆشیدا. شەید سیروان پێشەنگێکی تەفگەری ئازادی لە باشووری کوردستان. ئەمڕۆ 28 ساڵ بەسەر یەکێکی دیکە لە خیانەتەکانی پەدەکەدا تێدەپەڕێت. ئەویش شەیدکردنی دکتۆر سیروانە لەگەڵ چوار هاوڕێدا. شەید سیروان ئەولاوە بوو لەگەڵ بەربڵاوبوونی لق و پۆپەکانی تەفگەری ئازادی بە هەر چوار پارچەی کوردستاندا بووە بەشێک لەو تێکۆشانە و لە سەردەمێکدا کە کوردستان بە قۆناغێکی سەخت و دژواردا دەگوزەرا ئاڵای شۆڕشی دیموکراتی بەرز کردەوە. لە دوای خۆشی ئێستا گەنجان درێژە بە تێکۆشانەکەی دەدەن. کاوە عەلی ساڵح ناسراو بە دکتۆر سیروان ساڵی 1964 لە گوندی چەمیاڵەی ناوچەی شارباژێڕی شاری سلێمانی چاوی بە ژیانی پڕمەینەتی گەلەکەی هەڵێناوە. ساڵی 1970 چۆتە بەرخوێندن و قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە شاری سلێمانی تەواو کردووە. ساڵی 1983 دەچێتە کۆلیژی زانستی زانکۆی بەغدا و ساڵی 1984 بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە دەست بەرداری خوێندن دەبێت. لە تەمەنی لاوێتیدا شەید دکتۆر سیروان پەیوەندی بە کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان دەکات و بەشدار دەبێت لە زۆر چالاکی سیاسی و سەربازی کۆمەڵە لە ناو شاری سلێمانی و تەنانەت لە شاخیش. هەمیشە پێی وا بووە تاوەکو هۆشیار نەبێتەوە ناتوانێت دۆست و دوژمن لە یەکتری جیا بکاتەوە. بۆیە کاتێک گفتوگۆ لە نێوان یەنەکە و حکوومەتی ئەو کاتی عێراقدا دەست پێ دەکات شەید سیروان وەک ناڕەزایەتیەک بەرامبەر ئەو گفتوگۆیانە لە کۆمەڵەی ڕەنجەران دەکشێتەوە.
دوای کشانەوەشی لە کۆمەڵەی ڕەنجەران ساڵی 1984 ڕوو لە دەرەوەی وڵات دەکات و زۆری پێناچێت لە وڵاتی دانیمارک ئاشنای تەفگەری ئازادی خوازی گەلی کورد دەبێت و پەیوەندی با بزوتنەوەی پەکەکەوە دەکات. ساڵی 1989 دەچێتە ئەکادیمیای ناوەندی معسووم کۆرکوماس لە دۆڵی بیقاعی وڵاتی لوبنان و چاوی با ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان دەکەوێت و لەوێ خولێکی پەروەردەیی دەبینێت. بەشداری شەید دکتۆر سیروان لە ڕاپەڕینی 1991 ساڵی 1991 لەسەر ڕاستپاردەی ڕێبەر ئۆجالان دەگەڕێتەوە بۆ باشووری کوردستان و بەشداری لە ڕاپەڕینەکانی زاخۆ و حەفتانی نەدەکات دژی ڕژێمی بەحسی عێراق. لەو قۆناغەشدا لە 8 حوزەیرانی ساڵی 1991 دەبێتە یەکێک لە دامەزێنەرانی پارتی ئازادی کوردستان پاک کە بزوتنەوەیەکی شۆڕژگێڕی بووە لە باشووری کوردستان ڕاستەوخۆ لە ناو شارەکانی باشووری کوردستاندا خەبات و ڕێخستنی جەماوەری بەڕێوە بردووە. هەمیشە دکتۆر سیروان لەسەر ئەو بیر و باوەڕە بووە کە بۆ نێشتنی هێزی کۆنەپەرست دەبێت گەل ئامادە بکرێت و لە شوێنی ئەوان هێزی شۆڕژگێڕی دیموکراتی پێکهێنرێت. لەسەر ئەو بنەمایەش کارەکانی پارتی ئازادی کوردستانی لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەڕێوە بردووە. لە بەهاری ساڵی 1995 بەشداری لە دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی نەتەوەیی دیموکراتی کوردستان دەبێت و هەتا شەیدبوونی سکرتێری ئەو ڕێکخراوە دەبێت. بۆ ماوەیەکیش ئەرکی دەرکردنی ڕۆژنامەی وڵاتی لە ئەستۆ گرتووە. خیانەتی ناوخۆیی دژی شەید دکتۆر سیروان. شەید دکتۆر سیروان تێگەیشتێکی باشی بۆ خیانەتی ناوخۆیی هەبوو، بۆیە لە هەموو کارەکانیدا هەوڵی دەدا بۆ یەکخستنی ناوماڵی کورد. هەمیشە با گرنگیەوە باسی لە پێکێنانی یەکێتی نەتەوەیی کورد کردووە و ڕاستی و ئامانجەکانی پاکەکەی خستۆتە ڕوو بەگەلی باشووری کوردستانی ئاشنا کردووە. دوای خیانەتی سیوەکی ئابی 1996 و کشانەوەی هێزەکانی یەنەکە لە سنوورەکانی هەولێر و سلێمانیەوە بەرەو ناوچە سنووریەکانی ئێران، شەید سیروان و ژمارەیەک لە هەواڵانی لە چەمی ڕەزان جێگیر دەبن. هێزەکانی پەدەکە گەمارۆیان دەدەن و خۆی و چوار هەواڵی بەناوەکانی حاجی قامیشلۆی، بابان، دیارمێردین و عەگید گەرمیانی شەید کرد. شەیدبوونی دکتۆر سیروان و هەواڵەکانی لەو کاتەدا کاردانەوەی توندی لێ دەکەوێتەوە، چونکە کەسایەتی شەید سیروان هەڵگری تایبەتمەندی جیاواز و دەوڵەمەند بوون لە ڕووی سیاسی و مێژووی و ڕۆشنبیریەوە. تەنانەت ڕێبەر ئۆجالان نازناوی یەکێک لە دامەزێنەرانی پەکەکە حەقی قەراری باشووری کوردستانی پێدەبەخشێت. لە ماوەی تێکۆشانیدا هەڵوێست و کردەوەکانی دەبێتە هۆی ئەوەی دەیان گەنجی باشووری کوردستان ئاشنای بزوتنەوەی ڕزگاری و ئازادی خوازی پەکەکە بن و پۆل پۆل باشداری لەو تێکۆشانەدا بکەن. لە دوای شەیدبوونیشی ئەو مەشخەڵەی لە باشووری کوردستانەوە دایویساندبوو بۆ هەمیشە بەگەشاوەیی هێڵدراوەتەوە و گەنجان درێژە بە تێکۆشانەکەی دەدەن. دوای 28 ساڵ لەو خیانەتە پەدەکە بە سیاسەت و دەستگاکانی ئێستاش بەردەوامە لە خیانەتەکانی و بووە بە دەستکێشی داگیرکەران لە باشووری کوردستاندا. ڕۆژانە بەردەوامە لە دروستکردنی ڕێگای نوێ و پاشقڕەواڵی بۆ دەوڵەتی داگیرکەری تورک و بە هەموو شێوەیەک دوژمنایەتی بزوتنەوەی ئازادی و گەلی کورد و دەستکەوتەکانی دەکات.